خەڵکێ 6 ساڵە زانکۆی سەلاحەدین بە هیچ شێوەیەک ناڵێ وانەکانی خۆم بڵێمەوە کەوا من هەموو مەرجەکانی مامۆستای زانکۆ بە فەرمی و لە ڕووی یاسایی کارجێری زانستیم هەیە ئەوەیە کەوا من تەنانەت پرۆفسۆرم لە بواری پسپۆریەکەی خۆم ئێستا ماستەریان لە شوێنی منداناوە ماستەرەکان کەەوە بە قوتابی خۆشم ناشێن ئەوان هاتوونە دەرسەکان دەڵێنەوە جگە لەوەی کەوا پسپۆری من نییە من پسپۆری خۆم هەیە ئەوان دێن پسپۆریەکەی من دەدەنە مامۆستای کەسانێکەوە پسپۆریان لەو پسپۆریە من نییە تەنانەت ئێستا لە 6 بەشی زمانی عەرەبی ئێستا لە 5 بەشی زمانی عەربیان دەتوان بڵێم بە گوێرەی داتا هەتا ئەو داتایە توان بڵێم پێش ماوەیەک وەرم گرتووە کەوا من تاکە کەسم مامۆستای زانکۆمەکەوە پرۆفسۆرم و پسپۆری بواری خۆم بەڵام خەڵکانێکی ناپسپۆر وانەکانی من دەڵێنەوە ئەوە جگە لەوەی کەوا بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نادەن کەوا من ئیشراف و سەرپەرشتی و هەروەها مناقشەی ماستەر و دکتۆرا بکەم هەموو ڕێگەکانیان لێگرتوینەوە من ماوەیەک پێشستا لە 2021 سکاڵای خۆم بە فەرمی تۆمار کرد بەڵام تەنانەت دەستەی بەرزەفتکردنی واتە دادگای ئیداری ئەو کەیسەشی لە قانزانجی من یەکلا کردەوە بەڵام بەداخەوە چووە دەستەی گشتی ئەنجومەنی شوڕا لەوێ بە زۆرینەی دەنگ هەروەکو لە زۆر شوێنەکانی تر لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان حزبێک تێدا باڵا دەستا لەوێش بە هەمان شێوە بە زۆرینەی دەنگ هەڵیان وەشاندەوە ئێستا ئەمڕۆ یەکەم دانیشتنی دادبینی دادگایەکەمە کەوا دوای هەڵبژاردنەوەکەیە و بەردەوام لە دادگایەکە ئەو دامەزراوانەی کەوا لە هەرێمی کوردستان لە سخودی خۆیان لە بنەڕەتدا بۆ خزمەتی خەڵک دروست بوونە ئێستا بوونەتە کەلابدەستی حیزبە سیاسیەکانی دەسەڵات و بوونەتە شوێنی مۆڵگەی کادری حزبی ئەمە ناچار دەبین لەو شوێنانە لەو شوێنە یاسایانە هەوڵ دەنکەوە ئەو دامەزراوە حزبیە سیاسیانە هەڵوەشێنینەوە